دیارە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و بەپێی هەموو ڕێکەوتنامەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و لە ناویشیانە و دوای ڕێکەوتنامەکانش بەپێی دەستوری عێراقی و بەپێی یاسا بەرکارەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان پێویستە هەر کەسێک بە هەر تۆمەتێک کە ڕاگیراوە لە ماوەی 24 کاتژمێرە ئاگادار بکرێتەوە بۆی کە تۆمەتەکەی چییە هۆکاری ڕاگرتنەکەی و پاشان کە سوکاری ئاگادار بکرێتەوە و لە هەمان کاتات پارێزەری هەبێ بۆی کە داکۆشی لە کەیسەکەی بکات و بتوانێت بەرگری بکات لە دادگایەکی ڕوون و ئاشکرایە بۆ ئەو تۆمەتەی کە ڕوبەڕووی کراوەتەوە. بۆیە هەر ڕێکار و هەر مامەڵەیەک لە دەرەوەی ئەم یاسایی کە باسم کرد کە یاسای سزادانی عێراقیە و دەستوری عێراقیە و ڕێکەوتنامە و پەیماننامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و بە دیاریکراویش ڕێکەوتنامەی تایبەت بە مافی ڕاگیراوان و سزادراوان. بۆیە هەر جۆرە مامەڵەیەک لە دەرەوەی ئەمانە پێشێلکاریی زەقی مافەکانی مرۆڤە و هەر جۆرە کار و کردارێک لە دەرەوەی ئەمانە پێشێلکاریی یاساییە و پێشێلکاریی دەستوریە کە هەر دەسەڵات و هەر دامەزراوە و هەر دەستگایەک بیکات بەرپرسیارە لە بەرامبەر ئەو پێشێلکردنی ئەو یاسایە یاخود ئەو ڕێکەوتنامە و پەیماننامانە چکە دوجار عێراق لە زمنی نیشا هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنامانەی پەسەند کردووە و بەشێکی زۆری ئەو ڕێکەوتنامانەی واژۆ کردو و بەڵێنی یاوە پێوەی پابند بێت. پێویستە لە کەمترین کاتا 24 کاتژمێرە ئەو کەسێک کە ڕاگیرێت تۆمەتەکەی ئاراستە کراوە پێ ڕابگەێنێت کە سوکاری ئاگادارکرێتەوانێ. باشە لە بەشی دووەمە ئەوەی کە دەکرێت زیندانیەک لە زیندانجان لەدەست بە حاڵەتێکی ئاساییە کە هەر زیندانێک لە زیندان گیان لەدەستدا، بەڵام ئەوەی کە نا ئاساییە ئەبێ ڕوون بکرێتەوە کە بۆ کەسوکاری بۆ ڕایگەشتی بۆ میدیا بۆ ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان ئایا هۆکاری گیان لەدەستدانەکەی هۆکارێکی تەبیعی سحی ئەو کەسەیە یاخود هەر هۆکارێکی تر، چکە دوجار ئەمە نقطەی جاکەرەوەکەیە کە لە نێوان ئەو گیان لەدەستدانەی کە گیان لەدەستدانێکی بۆی خراپبوونی باری تەندروستیە یاخود بەهۆی هەر هۆکارێکی تر، چکە دوجار ئەگەر بێت و گیان لەدەستدانەکە ڕوون بێتەوە بە هۆکارێکە لەژێر ئەشکەنجەدانە یاخود هەر هۆکارێکی تر ئەو دەسەڵاتە سیاسیەوە یاخود ئەو دەستگایی کە ئەو کەسەی لا ڕاگیراوە بەرپرسیاری یەکەمە و ئەتوانم بڵێم پێشێلکاریی گەورەی مافی مرۆڤە کە تۆ کەسێک لە زیندانە گیان لەدەستدا بە لە دەرەوەی ئەوەی کە پێوترێت تەندروستی و هۆکارەکانی گیان لەدەستدانی کەسێک. دیارە بۆ خۆی سروشتی کاری کۆمەڵی مەدەنی بە دوواداچوونە یاخود دروستکردنی پەیوەندیە لە نێوان هاوڵاتی و دەسەڵات. یەکێک لەو بوارانەشی بواری مافی مرۆڤ کە ئێمە ئیشی تیاکەین کارکردنە لە بواری زیاتر سەروەری یاسا پاراستنی مافەکانی مرۆڤ و لە ناویشیانە پاراستنی مافەکانی ڕاگیراوان و سزادراوان. بۆیە وەکو هەموو ئەو کەیسانەی تر کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەنەی ئیمکانە بەشەریەکە لە بەردەسا بێت، ئەوەنەی ئیسیجابەی داموی دەستگاکان هەبێت، ئێمە بە دوواداچوین بۆکەین و کاری بۆ ئۆکەین بۆی بتوانین لانیکەم دۆخی حەقیقی بۆ ڕایگەشتی و بۆ راپۆرتی ناوخۆی خۆمان و بۆ دەریشەوە بخەینە ڕووجا ئەوەی تا چه ئاستێک ئەتوانرێت ئەم راپۆرتانە بگاتە شوێنی خۆی یاخود بگاتە ئەنجامێک کە متمانە بکا بەوەی کە بڵاو بکرێتەوە ئەوە ئەکەوێتە سەر کاری داهاتوو ئەکەوێتە سەر بە دوواداچوونەکان، چکە دوجار بەپێ یەکێک لەو سروشتانەی تری ئەو کەیسانە ئەوەیە کە تا چەند ئەو ڕێکخراوە یاخود ئەو چالاکوانانە ئیمکانیان بەسەر ئەو ناوچەیە ئەشکێت، چکە دوجار هەر ڕێکخراو لە ناوچێکی دیاریکراوە کارەکات. بەڵێ دیارە بۆ خۆی بەپێی یاسابەرکارەکان لە هەرێمی کوردستانە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە بە دوواداچوون بۆ ئەمانە بکات و دوجار لە راپۆرتی خۆیان و لە کار و چالاکی خۆیان بڵاوی بکاتەوانێ بۆ ڕایگەشتی و بۆ دەرەوەش. ئەوەی کە هەیە بێگومان هەم ڕێکخراوە ناوخۆیەکان هەم نێودەوڵەتیەکانیش هەوڵیان داوە لە ڕابردووە و لە ئێستاشا کار بۆ ئەم کەیسانە بکەن وەگەوەی کە هەیە بجێزرێتەوە بۆ دەرەوە.